لابارەی دوایین ڕێککەوتنی نێوان هەسەدەوە حکوومەتی سووریا دەرەنجامەکانی و هاوکات لێککەوتەکانی ئەم ڕێککەوتنە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز فتحوڵڵاه حوسێنی ئەندامی نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حوسێنی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم ڕێککەوتنی کە لە نێوان دەمەشق و هەسەدەکرا بەرەنجامی چی بوو؟ بەڵێ خۆتان دەزانن یعنی ئەو فەگشاندنە هێزە سووریا دیموکراتیک ژە هەردوو پارێزگای ڕەقا و دێرە زۆر و هاتنە بە عالی ڕۆژئاوای کوردستان و واتەیە کە نەخشەیەکە تازە هاتە رەسمکردن ئەوژی نەخشەیە ڕۆژئاوای کوردستانە ئەمە حەقیقەیەکە لەبەر ئاواژی بلەز ئەتوانی بوون ڕێکەفتنە لەگەڵ هێزە سووریا دیموکراتیک بکەن پشتی بەرخۆدانێک زیاتر لە 7 ڕۆژ بەرخۆدانیەک بەرامبەر ئەو هێزن رادیکال کە لەژێر چەترەیە وزارەتە بەرگری حکوومەتە کاتی سووریا دەهەیە ئەوانە بابند بە هیچ ڕێکەفتن نابن و بابند بە هیچ بریارێکی نیشتمانی سووریژی نابن ئەوە حەقیقەیەکە ئەمە دەرئەنجامێک کە ئەوە ڕێکەفتنە دەهێ ئازار پاشکۆی خست و ڕێکەفتنە یەکێ نیسان نەسف بوو و دوایژی ڕێکەفتنی حیژدەی هێنارژی بدلێ ئێمە نەبوو بدلێ یەک تەرەفتەنیا بوو و تا ڕێکەفتنە 29 هێنارە ببە دیفاکتۆیەکە تازە کە ئێمە ئەتوانی بن ئەولەویەت کە شەر بوەستە شەر دەزانن سووریا 14 ساڵ لەناو شەر دەبوو ئێمە بحاجەتی هێمنیەنە هەدنەیەکن ئەتوانی بن گفتوگوێن سیاسی دوای ئەو بکەن تا ئێستا ئەم قۆناغەتە ئەف ڕێکەفتنە بۆ هەردوو ئالیژی ڕێکەفتنەکە زۆر ئیجابیە و زۆر باشە هەم بۆ هێزە سووریا دیموکراتیک هەم بۆ حکوومەتە دیمەشق هەم بۆ نەتەوا کورد هەم بۆ نەتەوا عەرەب لەبەر ئێمە مەحال ئەتوانی بن بڕۆن قۆناغە براکوژیەک بینی کوردان و بینی عربان نەمازە کە هەرێمێ مە تێکەلن و هەرێمێ دیکەژی تێکەلن حەما کورد و عرب تێدەن و حمص کورد و عرب تێدەن حەسەکە کورد و عرب تێدەن زۆربەی هەرێمەکان کورد و عربن ئێمە نەتوانێت دوای جەنگەکە تائفی و مەذهبی و الملانەیە کە 14 ساڵ ئیجا شەڕێکی عەرقی دژی یەکتر بکەن ئەوە ڕێکەفتنەکە زۆر ئیجابی دەم کاتەدا کە ئەتوانی بن هەرێمێ خۆ پارێزن جغرافیا خۆ پارێزن و شەر ئەولەویەت بۆ شەر بوەستین دوایژی ئێمە بڕۆن قۆناغێن گفتوگۆیان سیاسی لەگەڵ ڕایداری حکوومەت دیارە نەتەوا دووەمە لە دەرەی سووریا پێتان وایە یەکدەنگی کورد لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان چەندە هۆکار بوو لە ناچارکردنی دمشق بەڕێککەوتن ئەبینین کە ناڕزایەتیەکی بەرفراوانی مەدەنی لە شەقامەکانی کوردستان بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان دەبینرێت. بەڵێ ئەو خۆپێشاندانێن خەڵکی خۆمان لە باشووری کوردستان بتایبەت و لە باکووری کوردستانش و حتا لە ڕۆژهەڵاتی کوردستانش بتایبەت لە باشووری کوردستان ئەوە هەموو هەلوەستێن هێزە ناودەوڵەتیش بەهێزتر بوو بەرامبەر نەتەوا کورد و بەرامبەر بەرخۆدانیە کە ڕۆژاوای کوردستان داهاتە کرد ئێمە چاوەڕوانی هیچ هەلوەستێکی ناودەوڵەتیمان نەکرد یەکسەر شارڤانان بەرگری کردن و یەکسەر هەلوەستەکە سیاسی و هەلوەستەکە جەماواری خەڵکی باشووری کوردستان ژێزا خۆتا خانقین کاری بوون پاڵپشتیەک بن بۆ بەرخۆدانە ڕۆژئاوا و بەرامبەری میدیا و بەرامبەری هێزە ناودەوڵەتی و بەرامبەری خودی ڕایداری حکوومەتی دیمەشق و کەسێک پاڵپشتی حکوومەتی دیمەشق دەکرد کە ئەوژی ڕایداری ئەنقەرەیە دیار بوو کە نەتەوا کورد یەک نەتەوەیە و یەک ئەرمانجە هەیە کە ئەوژی سەرکەفتنە دۆزا کوردە دۆزا کورد مەحالە ئەم قۆناغەدا کە دیفاکتۆیەک لایمە هەیە بنابێ هەرێما کوردستان کە واقعک هەیە ئێرۆ هێزن کوردی لە باکووری کوردستان باندۆراوان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە تەکەزیمان دەکرد کە ئەم خۆپێشاندانە تا ئیستاژی بەردەوا من ئەو خۆپێشاندانی جەماوەریگە گشتی حەدەیەکی تا مەلیۆن کەسی تێ بپارڕینە ئەوە پاڵپشتیەکە زۆر گەورە بوو باندۆراوی زۆرژی هەبوو نەمازەگە حکوومەتە دیمەشق و ڕایداری ئەنقەرە لە ئەو مەسەلەهان ترسان لەبەر سینۆر نەمان سینۆر بینێ باشووری کوردستان و بینێ ڕۆژاوای کوردستان نەمان بدایان گەنج ڕۆشتن و ساحاتێ مەیدانی شەر و شەریان کرد و ئەم ڕۆژی تەرمێ شەهیدەکی لە ژکەرکووک کە چەپەرێ شەر لە حەسەکە شەهید کرد ئەمڕۆ لە کەرکووکێ پیرۆز بەخاک دەستپێرێت ئەمە واتە یەک نەتەوە یەک خوین و یەک بەرگریە لەبەر ئەواژی ترسێک لای ئەم ڕایدارانە چێبوو کە ئێمە ئەتوانی بلەز ڕێکەفتنەکە تازە بکەن بەڵام تا ئەم ساتە وەختاژی ئێمە ترسێکمە هەر لە ئەو ڕێکەفتنە ئەم کات کەسێن حکوومەتە دیمەشق بەڕێوە دەبن نەتوانن بابەت بن بە واژۆی خۆیان نەتوانن بابەت بن بە
ڕێککەفتنی خۆیان نەتوان بابەت بە ئەو سۆزێکردن لەبەر ئەواژی هەر مەترسیوە بەردەوام و مەترسیەکان قسە دەکەم بەڵام ئەمەوێ ئاماژە زیاتر بە ئەو یەکڕیزی و یەکدەنگیە بکەم ئێستا کورد لە هەر چوارپارچەی کوردستان یەکدەنگە هاتونەتە سەر شقامەکان و داوای یەکڕیزی لەلایەنە سیاسیەکانیش دەکەن ئەم یەکڕیزیە تا چەندە لە داهاتووی ڕۆژاوای کوردستان لە نێو لایەنە سیاسیەکاندا بەرجەستە دەکرێت و چۆن دەتوان ئەمە بکەن بەڵێ یان ئێمە چەندین جار جنرال مەزلوم و ڕێدار ڕۆژئاوای کوردستان سەردانە هەولێر کرد و لەگەڵ ڕێدارن باشووری کوردستان کۆبوونەوە لەگەڵ جەنابی سەرۆک بەرزالی کۆبوون لەگەڵ بافر جەلال تەڵەبانی سەرۆکی یەکێتی کۆبوون لەگەڵ سەرۆکی هەرێما کوردستانی بەرز نێچیروان کۆبوون لەگەڵ سەرۆکی حکوومەتە هەرێمە کوردستانی بەرز مەسرور بەرزالی کۆبوون لەگەڵ ڕێدارن دیکە کۆبوون ئێمە دقۆناغەکە دێنە ئەبێ یەک هەلوەستیە کوردی هەبە ئەگەر ئێمە بەگەرن ناکۆکیین کوردی واتە ئێمە مەسئلە کوردی بچووک دەکەن مەسەلە پەیکەیە کوردی بچووک دەکەن مەسەلە ئەرماجی کوردی بچووک دەکەن نەمازە ئێمە بەرامبەر ئستحقاقاتی تازە ئەو استحقاقاتی تازە ئەبێ ڕسمە هەویە کوردی دۆندرێ ڕۆژئاوای کوردستانە دیار ببە ڕاستە لە باشوور هاتیە دیارکردن بەڵام ئەبێ ڕۆژئاوای کوردستانیی دیار بە نەمازە کە دوو سینۆرێ تێکردن لەگەل یەکتری و پێشە ڕۆژە داهاتووژی بێچارەنووسێ لەگەل یەکتر بە لەبەر ئەوە بەهێزبوونە قیتابە سیاسی کوردی واتە بەهێزبوونە کووردە لە چ شوێنێکی دبە بە و بەتایبەتی ڕۆژئاوای کوردستان نەمازەگە ئێمە قۆناغە یعنی ئەوڵۆ جموجۆلەکە تێت هەیە قۆناغن مەترسیدار بسەرمەتێ و گۆڕانکاریژی زوو تێنە بلەز دەبن یعنی وەکو چۆن بوێرەکان دراماتیکینە بلەزن ئەوەندەژی هەلوەستێن ڕایدارین دیمەشق و هەلوەستێن وڵاتێن ئیقلیمیژی زۆر بلەز زۆر باشە بەڕێز فەتحوڵڵا بەڕێوەبەرەتی خۆسەر تا چەندە بەشداری دەکات لەم ڕێککەوتنی کە هەیە بۆ بەڕێوەبردنی ناوچە کوردیەکان ئەوەی کە هەسەدە لەگەڵ دەمەشق کردوویەتی تا ئێستا پێ بابندن و ڕێبەبەریە خۆسەر دەستگایوێن هەنە و ئەو دەستگایوان لە گۆڕ ڕێککەفتنا هەیە ئەوێ ئەو دەستگایانە بن بەشێک دەستگایەن هەموو نەخشەیە سووریا دەوڵەتە سووریا واتەیە دەوڵەتە سووریا بەڵام ئەو هەموو کارمەندێک کەسەر ئیشی خۆیانە لە دەستگای ڕێبەبەریە خواستە چه دەستگای سیاسی بن چه ئیداری بن دیپلۆماسی بن چه خەدەری بن چه ڕەوشەنبیری هەموویان سووریا خۆیان ئەم دەمێنن هەموو لایەنەکان بەشداری لەم ڕێککەوتنەدا دەکەن لە بەڕێوەبەری ناوچە کوردیەکان ئەو کەسانێک کە بەشدارن ڕێبەبەریە خۆسەر تا ئێستا ئەوانە معنینە بە ئەو ڕێککەفتنا هەیە ئەو ڕێککەفتنە هەیە مەسائلی ئیدارینە و مەسائلی لەشکرینە تا ئێستا ئێمە نەهاتنە باسی مەسائلی سیاسی و مەسائلی نەتەویان تا ئێستامە نەکردووە لایمە شاندەیەکە ناوی شاندەیە مەخرەجاتی کۆنگرا 26 نیسان ببوورە ئەوە شاندەیەکە خوڕی و کوردیە ئەبێ بڕۆ لەگەڵ ڕێدارن دیمەش مەسەلە نەتەوا کوردی باس بکە بەڵام تا ئێستا ئەوکەیەک بۆوە نەهاتیەدان کە بڕۆ لەگەڵ ڕێدارن دیمەش باسێ مەسائلی نەتەوی بکەن ئەم لێ تێگەشتنە کە هەیە کە هاتیە ڕاگەاندن مەسائلی لەشکرینە مەسائلی ئیدارینە و ئەتوانی بن چۆن ئەتوانی بن جغرافیا خۆپارن چۆن ئەتوانی بن ئەو هێزانە کە کۆنتاک لەگەل یەکتر نەبن و شەڕێک دروست نەبە مەسافەیەکە بە کە هەردووکیان سەوان هێزە سووریا دیموکراتیک بەیان سوپای عەرەبی سووری بە ئەتوانی دووری یەکتر وەکو مەسافەیەک بۆ شەڕ دروست نەبە بەڵام مەسائلی سیاسی ماون مەسائلی نەتەوی ماون لەبەر ئەمە هەنگاوە یەکەمە دەبێ قۆناغا هەنێدە ئەولەویەت دایم بۆ وەستاندنا شەڕ بوو بەڵام مەسائلێ دی ئەبێ گفتوگۆی زۆر سەر بێنەکردن ئالیەتە ئەندیماجە کوتلەیەنیان هێزە سووریا دیموکراتیک زۆندرێ سوپایە داهاتوو سووریایە مەسائلی ئیداری چۆن ئەتوانی بن لەگەل یەکتر دەمش بگەن ئەماژی کاتێکی زۆر پێویستە ئەمە زیدی 11 ساڵ ڕێبەبەریە خۆسەر هەیە حکوومەتە دیمەشق بشکلێکی دیکە سێریمان دەکرد بەڵام ئەمڕۆ گفتوگۆیەکەیە و ڕێککەفتن هەیە ئالیەتە ئەندیماجێت قەنەعات دەبێت وێ کاتێکی زۆر بوێ لەبەرگێ زۆر باشە بەڵام جودابوونە بیر و باوەریان دەهەیە بەڵام هەرژێ دەماشێتاتت ئەبێ لە هەرمی کوردستان ئەزمونێکی دوور و درێژ هەیە لەبارەی بەڕێوەبردن بەڵام ڕۆڵی سەرۆک بارزانی چۆن دەبینن لە ئەم ڕێککەوتنی کە کراوە بە تایبەتی لە داهاتووی ڕۆژاوای کوردستاندا بەکارهێنانی ئەزمموی کوردستان و هەروەها ڕۆڵی سەرۆک بارزانی لە جێبەجێکردن و بەرقرارکردنی ئەم ئاشتیەکە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هاتوۆتە ئاراوە چۆن دەتوانن سوود لەم ئەزمونانە وەربگرن ڕۆلە جەنابێ سەرۆک بارزانی ڕۆلەکە مەحوەری و زۆر گرنگ بوو دە ئەم ڕێککەفتنادا و دهێمنیەدا و دێ ئاگربەستێدا لەبەر لەبوو تەبگەرە دیپلۆماسی سەرۆک بارزانی زۆر دیار بوو ئیجابی و بەرامبەر نەتەوا کورد
مەلەتەوا کوردندرێ ڕۆژئاوای کوردستان دووەم هاندانە ئەم خەلکانە گە ئەتوانی بن پاڵپشتیا ڕۆژئاوای کوردستان بکەن نامازە کە لە دهۆک و هەولێر و زاخ و سلێمانی ئەو هەموو شوێنانێ دیکە و کەلار و ڕانیا و کۆیە ئەو هەموو خۆپێشاندانە پاڵپشتیەک بوو ئەگەر هەلوەستەکە سیاسی نەبووە هەلوەستەکە نەتەوی نەبووە بكل تأكيد هەلوەستێکی جەماوەریژی نەبووە بەڵێ ئێمە زۆر بشانازیوە ڕۆڵە سەرۆک بەرزانی بە ئیجابی وەسف دەکەن و ینی تاواژ لێ ئەکەن کە هەر ئەو هەلوەستە بەردەوام بە لەبەر تا ئێستا ڕاستە ئەگەر بەس هاتیە ڕاگەیاندن بەڵام ئێمە بەرامبەری قۆناغەکە تازەنە ئەستەحقاقەکە تازەنە کە ئەوج ئەستەحقاقەکە نەتەویە تا ئێستا شاندەیە کوردی نەڕۆشتنە دیمەشق و تا ئێستاژی ئێمە مافی کوردان ئەبێ بێتە ڕۆنکردن ئایا داوای چێ حقوقان دەکە لە ڕایدارن دیمەشق ڕامازە کە ڕایدارن دیمەشق ئەو ئینسیاتیف لای وە نییە مەسەلا کوردی چارەسەر بکەن و مەسایلی ئیداریجی چارەسەر بکەن لەبەر ئەواژی ئەبێ ئەم هەموو بەڕێزانە لەسەر خەت بن تا دوا ساتە کە ئێمە بگێژن ئارمانجی خۆیان لە ڕۆژئاوای کوردستان. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز فەتحوڵڵا حوسێنی ئەندامی نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس.